پارتی دەچێتە ناو پرۆژێکی ئیمارات و سعودیا و ئەوەش مەترسی لەسەر ئایندەی ئیسلامیەکان لە کوردستان دروست دەکات. پەرلەمانتارێکی دەم پارتی زانیاری نوێ لەبارەی بەستنی کۆنگرە لەلایەن قەندیلەوە ئاشکرا دەکات. کۆبوونەوە گرنگەکەی دەم پارتی و وەزارەتی دادی تورکیا بەڕێوە دەچێت. چارەنووسی ئۆجەلانیش باز دەکرێت. ئەمڕۆ لە هەولێر مەراسیمی نزای نیشتیمانی بە بەشداری نوێنەری ئاینی و پێکهاتە جیاجیەکان کە لەلایەن پارتیەوە سەرپەرشتی دەکرا بەڕێوە چوو. بەپێی بەدواداچوونەکانی ستاندەر ئەو هەنگاوە بەشێکە لە هەوڵی نزیک بوونەوەی پرۆژەی ئاینی ئیبراهیمی کە پرۆژەکە سعودیا و ئیمارات و ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕۆست جێبەجێ دەکەن. ئامانجیان ئەوەیە کە پەیوەندی ئیسرائیل لەگەڵ وڵاتانی عەرەبی ئاسایی بێتەوە و هەروەها سنوورێکیش بۆ گەشەی ئیسلامیەکان دابدرێت. جێی باسە ئەگەر حکوومەت یارێن بە فەرمی بچێتە ناو پرۆژەی ئیبراهیمی ئەگەری زۆرە مەترسی لەسەر ئایندەی ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان دروست ببێت. جەنگی چاندار پەرلەمانتاری دەم پارتی و ڕۆژنامەوانی بەناوبانگی تورکیا ڕایگەیان گەورە بەرپرسانی تورکیا زمانی خۆیان لەبارەی پەکەکەوە گۆڕیوە و وازیان لە هەڕەشەکردن هێناوە. پێویستە و قۆناغەکە ژوا دەخوازێت و پێویستە میدیاکانی تورکیاش زمانی خۆیان بگۆڕن. پەرلەمانتارەکەی دەم پارتی لە میانی بەشداریکردنی لە پەخشی ڕاستەوخۆی میدیای تورکیا ڕایگەیان بە هەڵسەنگاندن بۆ لێدوانەکانی بەرپرسانی تورکیا و دەوڵەت باخچەلی سەرۆکی گشتی مەهەپا لەوانەیە سەرەتای مانگی داهاتوو پەکەکە کۆنگرەی هەڵۆشانەوەی خۆی لە پارێزگای سلێمانی ببەستێت. میدیاکانی تورکیا بڵاویان کردوتەوە کە سبەی پێنجشەممە 24 نیسانی 2025 شاندی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی لەگەڵ یەڵماس تونج وەزیری دادی تورکیا کۆ دەبێتەوە. ئەوە لە کاتێکدایە ئۆجەلان لە دوایین دیداری داوای هەنگاوی کردداری لە پرۆسەی ئاشتی کردووە. پێدەچێت یەکێک لە تەوەرەکان پەیوەندی بە چارەنووسی مانەوەی نابرا بێت لە ئیمراڵی. بەو پێیە یەکێک لە مەرجەکانی گەریلا بۆ هەڵوەشانەوەی پەکەکە بەشداری ئۆجەلانە لە پرۆسەکە بەپێی میکانیزمی دیاریکراو. بڕیار بوو شاندی دەم پارتی لە 18 نیسان لەگەڵ یەڵماس تونج کۆ ببێتەوە، بەڵام بەهۆی تێکچوونی تەندروستی سری سوورە یاوەندە ئەندامی شاندی ئیمراڵی کۆبوونەوەکە دواخرا.